بناوی خوای بەخشندەی میهرەبان حەمد و سەنا و سوپاس و ستایشی وێپایان بۆ خوای پەروەردگاری جیهان، درود و سەلام لەسەر پێغەمبەری خۆشەویست و ئازیزمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێن کەوتوانیان تاکوە تا زەمان. خۆشەویستەکانم، چەند ڕۆژێکی تر ئینشاء الله مانگی ڕەمەزان ئەبێ بە میوانمان، ئەو میوانە خۆشەویستەی کە ساڵی جارێک ئێمە چاوەڕوانین، ساڵی جارێک ئێمە لە پێشوازی مانگی ڕەمەزانین. مانگی ڕەمەزان مانگی عیبادەت، مانگی تاعات، مانگی لەخوا نزیکبوونەوە، مانگی ئاشبوونەوەی مرۆڤەکان مسلمانەکان لەگەڵ خوای پەروەردگاریانە. خۆشەویستەکانم، هاتنی مانگی ڕەمەزان فرسەتێکە بۆ ئەوەی ئینسانی مسلمان ئیمانەکەی تازە کاتەوە، فرسەتێکە کەوا چۆن مۆبایلەکانمان پێویستی بە شەحنە ماوەی جارێک ئەبێ شەحنی بکەینەوە، هەروەها ئیمانیشمان پێویستی بە شەحنە، پێویستە مانگی ڕەمەزان لە ساڵێکە هیچ نەبێ مانگیەک شەحنی بکەینەوە. مانگی ڕەمەزان وەکو مەرکەز تەدریبێک وایە، وەکو بنکەیەکی ڕاهێنان و فێرکردن وایە کەوا ئێمە تایە جارێکی تر خولێک ئەبینین، خولێکی ئیمانی کە هەروەردەیەکی ئیمانیمان بکە. حەقە ئینسانی مسلمان سوود زۆر وەربگرێ لە مانگی ڕەمەزان، و مانگی ڕەمەزان کاتە هەلێک بۆ ئەوەی زیاتر و زیاتر لە خوای گەورە نزیک بێتەوە. نزیکبوونەوەی ئێمە لە خوای پەروەردگار لە مانگی ڕەمەزانە بەوە ئەبێ کەوا ئیلتزامێکی زیاتر بە نوێژەکانمان بکەین، بە تایبەتی نوێژە جەماعەتەکانمان هەوڵ بدەین پێنج فەرزەمان لە دەست دەرنەچێ لە مزگەوتەکانە، هەوڵ بدەین ویردێکی ڕۆژانەمان هەبێ لە قورئانی پیرۆز. هەتا ئەو برا خۆشەویستانە ئەو خوشکانش کە خوێنەواریان نییە ئەتوانن قەڵەم قورئانێک پیا بکەن هەر ڕۆژانە، یعنی کە خوێنەواریەکان با بڵێن زەعیفە، مەرجنی هەر خوێنەواریان نەبێ، ئیتر بهێنە سەر ئەو جوزئەیە ڕۆژی جوزئێک قورئان گوێی بگرن لێی، و ئەگەر بکرێت لەگەڵ تەفسیرەکەشە ئەوە زۆر زۆر چاکترە. زیکرەکانی ڕۆژ دوای نوێژەکان، زیکرەکانی ئێواران و بەیانیان، دوعای زۆر، یعنی زۆر فرسەتە ئینسانی مسلمان لە مانگی ڕەمەزانە دوعا زۆر بکە. وەکو معلومە کە لە کاتی ڕۆژوە دوعا وەرگیراوە لای خوای پەروەردگار، بە تایبەتی لە کاتێکە کە ئێوارە فتارەکەیتەوە. زۆر مهمە ئینسان احتیمامدان بە شەو نوێژی، پێش پارشێ و کاتێک هەڵەسی چەند ڕکاتێک شەو نوێژی بکەی، نوێژە ویترەکەت لەو کاتە بکەی و زۆر بپاڕێیتەوە. خوای تەعالا باسی ئیماندارانەکات، یەکێک لەو کەسانەی کەوا خوای تەعالا وەصفیانەکە و مەدحیانەکە ئەفەرمێ والمستغفرین بالأسحار، ئەوانەی کەوا لە کاتی پارشێوە داوای لێبردن لە خوای پەروەردگار ئەکەن. فرسەتە مانگی ڕەمەزان لە هەموو لایەکەوە، خێر و سەدەقات. حەقە هەموو ڕۆژێکی مانگی ڕەمەزان ئێمە داینین مقدارێک خێر بکەین، جگە لەو زەکاتێشی کە ئەگەر دەوڵەمەند بین لەسەرمان هەیە، جگە لەوەش یعنی مقدارێکی خێری ڕۆژانە دابنین، و بێجگە لەوەش حەقە مانگی ڕەمەزان مانگی سەردانی خزم و خوێش و پەیوەندی خزمایەتی و سڵەی خزمایەتی تازە بکەینەوە، ئەگەر چی بە تەلەفۆنیش بێ لەگەڵ خزمانە، لەگەڵ دۆستانمانە، و ئەگەر خوا نەخواست لە بینی تۆ و لە بینی کەسێکا و خزمێکتا و دۆستێکا و مسلمانێکە مشاحنەیەک بووە، دڵێک ئێشانێک بووە، مانگی ڕەمەزان بکە بە فرسەتێ کە ئاش ببیتەوە. چونکە وەکو زۆر جار بیستومانە بە تایبەتی لە ئەحادیثی باسی شەعبانە و کە پێشووتر باس کرا، کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لە شەوی نیوەی شەعبانە کاتی عملی ئینسان بەرزە بێتەوە، عملی ساڵانەی ئینسان بەرزە بێتەوە، خوای تەعالا ئەفەرمێ لە هەموو عەبدەکانم خۆش بن، یعنی وەکو مۆری خۆش لێخۆشبوون خوای تەعالای دا بەسەری کردەوەی هەموو عەبدەکانە و کردەوە خراپەکانی خوای تەعالا ئەیسڕێتەوە ئیلا دوو کەس نەبێ، مشریک واتە ئەو کەسەی کە هاوبەش بۆ خوای گەورە بڕیار ئەدا، ئەو کەسەی کەوا لەگەڵ خوایە پەرستن بۆ غەیر بۆ شتێکی تر ئەکا، و لەگەڵ ئەو کەسەشە کە مشاحینە واتە لەگەڵ ئینسانێکی برایەکی مسلمانێ، لەگەڵ خزمێکە، لەگەڵ دۆستێکە مشاحنە هەیە، واتە دڵێک ئێشان هەیە. جا فرسەتە مانگی ڕەمەزان بکەینە مانگێک بۆ نوێبوونەوەی ئیمانمان، و بیکەین بە مەرکەزێکی تەدریب، واتە بنکەیەکی ڕاهێنان خۆمان ڕابێنین لەسەر چاکە و چاکەکاری، بۆ ئەوەی لە دوای ڕەمەزانیش لە یان زەمانکەی تریشا ئینشاء الله هەر بەردەوام بین. دووبارە پیرۆزبایی لە هەموو لایەکتانەکەم.
و داواکارم لە خوای پەروەردگار کە مانگی ڕەمەزان بکاتە کەفارەتی گوناحەکانمان. والسلام عليكم ورحمة الله وبركاته.